تاوەکو ئێستا لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە وتەی جۆتیاران پەڵەی تەواوی نەداوە، بەڵام لە ناوچە کوێستانیەکانی حاجی ئۆمەران بەفر دایپۆشیون و سپی کردوون. بەفر نمنم دەبارێ، شارەدەیەکەی سپی پۆش کردووە، دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە، پلەکانی گەرما دابەزیون، لێرە 30 سانتیم بەفر باریوە، هاوڵاتیان دڵخۆشن بەو بەفربارینە. بڵێ ئێمە سەرتا بەخێر بێن، زۆر دڵمان خۆشە، چونکە عاجۆمەران یعنی بەفر بەڕاستی ئەگەر سیرکەی لە کوردستان تاکە نەحیەیە بەفری ئەوەندە زۆر لێبارێ. ئەگەر ئێمە کاتێک کە بەفرەکە دەباری بەردەوام ناڕەعەت دەبین، بەڵام کە ناباری ناڕەعەترین، چکە شوێنەکەمان وایە حەز دەکەین بەفرباری جەوەکی تایبەتی خۆی هەیە. سەرەتا بەخێراتنی کەناڵی پێیان دەکەم زۆر بەخێر بن سەرچاوان تەمان کە دەبینین ئێستا عالیان بەفرێکی خۆش دەباری لێ لە ناوی عاجۆمەران و ساڵانە بەفرێکی یەکجار زۆر لە ناوی عاجۆمەران و دەوروبەری باڵەکایەتی ئەبارێ. ڕێگایە کەشمان یەکساییدا گرفتمان زۆر بۆ دروست دەبێت لە زستانداندا، بۆیە داوای حکومەتی هەرێمیکوردستانەکەم بە زووترین کات ئەو دوو سایدەی ڕێگای عاجۆمەران چۆمانمان بۆ تەواوکە. لێرە لە حاجی ئۆمەران 5 مانگی ساڵ زستانێکی سەختە و زۆربەی جار بەفر دەبارێ و بە یەکێک لە هەرە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستاندا دەنرێت و لە ئێستادا پلەکانی گەرما لەژێر سفرەوەن. هاوڵاتیانیش پێویستیەکی زۆریان بە سوتەمەنی دەبێ. هاوڵاتیان وەکو باسی دەکەن حکوومەت ساڵانە تەنها بەرمیلێک نەوتیان پێدەدات، کەچی ئەمەش بەشی وەرزی سەرما و سۆڵەیان ناکات. والله جاز سەرمای ئێرە لە مانگی دەوە دەست بە سەرمای دەکە، ئەو ساڵ باش بە خۆش بەڕێک و تاخیر بوو، لەنا سەرمای ئێستا سەرمای جێکی نییە. ئەو ساڵیانی پێویستی بە سوتەمەنێکی زۆرە، وەک جارانی دار هەبێ و ئاگر هەبێ نییە، لەوەی زیاتر تەنها کاربێکەش بەقیمەت گران لەسەرا بەگرا قیمەت. نەفتەکەشان ئەو ساڵ یەک بەری نەفتیان دەبینێ، ئەو بەربی نەفتەش ئینشاءڵڵا بەتەمان بە شەفان و سڵامکە بوون، بە شەفان و سڵامکە تا بەهالی. ڕایزستانان عاجۆمەران شوێنێکی سەخت و سەرمایە، پێویستی بە سوتەمەنی زۆر هەیە. داوا لە حکوومەت هەرێم دەکەین بەپێی سەختی ناوچەکە سوتەمەنی بەو ناوچەیە دابین کە. خەڵکی ئێرە لە چاو هەموو خەڵکی ناوچەکانی دیکە ناڕەحەتێکی زۆرتر دەبینی لەبەر ئەو سەرمایە و لە چاو هەموو خەڵکی ناوچەکانی تریش پشتگوێ خراوە لە هەموو بوارەکان بە تایبەتی سوتەمەنی. ئەخی ئێرە هەولێر نابێت یەک لە هەولێری بەرمیلە نەوتە گوەربگرێ و لە عاجۆران بەرمیلە نەوتە گوەربگری. ئەگەرچی پێشینان و تویانە زستان هات و جلی فەقیر دەڵام، بەڵام لەم ناوچەیە ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار پێداویستیەکانی هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە دابین بکەن، ئەوە ناوچەکە بە یەکێک لە خۆشترین ناوچەکانی باشووری کوردستان هەژمار دەکرێت. سەرەڕای جوانی سروشتەکەش بەفربارین هۆکارێکە بۆ زیادبوونی ئاوی کانیاوەکان و بەپیدبوونی خاک. حاجی ئۆمەران جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زستانێکی سارد و سەختی هەیە. زۆربەی ڕۆژەکانی زستانی بە بەفر تێدەپەڕێتن، لە ئێستاشدا 30 سانتیم بەفر لەم ناوچەیە باریوە. هاوڵاتیانی ناوچەکەش داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی زیاتر بۆ ئەم ناوچەیە دابین بکاتن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی حاجی ئۆمەران.